خوێندنگەی کەڵوڕی سەرەتاییە لە گوندی کەڵوڕ سەر بە پارێزگای کەرکووک. مامۆستایان و خوێندکاران و کەسوکاریان لە فستیڤاڵی ساڵانەی خوێندگەکەیان بەشدارن و تێیدا بەشێک لە مێژوو دابوونەریت و کەلتوری کوردەواری زیندوو کراونەتەوە. ئامانجش لە بەڕێوەچوونی فستیڤالەکە ئاشنابوونی نەوەی نوێیە بە مێژوو دابوونەریت و کەلەپوری گەلەکەیان. سازدانی ئەم فستیڤاڵە گرنگیەکی و تایبەتمەندیەکی خۆی هەیە لەبەرەوەی سەرەتا ئەمە گوندە لە گوندێکی ئاوها سەرجەم خەڵکەکە بە جۆش و خڕۆشەوە ئامادەبوونی هەبێ خۆی بۆ خۆی ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ خوێندنی کوردی و گرنگی ئەوەیە زیاتر بەنسبەت خوێندکارەکانمان ئەبێ یعنی وەبیریان بێنینەوە کە ئێمە کەلتورێکی تایبەتی خۆمان هەیە کە سەدەها ساڵە ئێمە شەڕ لەسەر ئەو کەلتوراکەین و ئەمانەوە پارێزگاری لە بوونی کورد و نەتەوەی کورد بکەین. ئەمانجی ئەنجامدانی ئەم فستیڤاڵە وەکو بۆ خۆتان ئەزانن ناساندنی کولتور و دابوونەریت و ئەو کەرەستە کۆنانەی کە لە کۆندا باوباپیرانمان بەکاریان هێناوە و هەروەها کۆبوونەوەیەکە بۆ خەڵکی گوندەکە و ناساندنی یەکتریش بە تەواوەتی لەگەڵ ئەو ئیشانەی کەوا کاتی جاران کراوە مەسەلەن وەکو ئیشی دەستار و ئیشی هاون و دان و لەو ئیتر هەموو ئەو شتانە. لەو چوارچەوەیدا و لە ناوەندی شەید ڕەنگینی کچان لە گەڕەکی شۆرجەی شاری کەرکووک فستیڤاڵی ساڵانەی خوێندنگەکە بەڕێوە چوو. چەندین چالاکی و نمایشی هونەری لەخۆ گرت کە گوزارشتیان لە دابوونەریت و کەلەپوری کوردەواری دەکرد. ئێمە بڕوای تەواومانەیە کە ئەم جۆرە فستیڤاڵە هاوتەریب لەگەڵ بابەتە زانستیەکان زۆر پێویستە بۆی قوتابی خوێندکار جوڵەی هەبێ بۆی ئەو نەشات و چالاکیانەی لەناو قوتابخانە ئەنجامی بدە بۆی فەزایە دروست بێ بۆ ئەو نەشات چالاکی لاستەفیەکان ئەوانەی کە لە دەروەوەی پۆلن. ئەمساڵ بەدەر لە هەموو ساڵەکان لە هەموو قوتابخانەکان زۆربەی زۆری قوتابخانە کوردەکان ئەو چالاکی فستیڤاڵانە ئەنجام درا. بۆەوەی ئاشنا بن بە کولتوری کوردی ساڵانە فستیڤاڵێکیان بۆ ئەەکەین ئەو شتە کۆنانەی کە لە کووردا بەکار هاتەوە وەکو جلوبەرگ و ئەو کەلوپەلانی بەکارهێناوە نمایشێکی بۆی ئاشنا بن بە کەلەپوری کوردی. جگە لەوەی پەروەردە و زانست هەستاین بە ئەنجامدایمە فستیڤاڵە بۆی زیاتر خوێندکاران دابوونەریتی کوردەواری و کولتوری کوردەواریان بیر نەچێتەوە. کاری دەستیمان تێدا ئەنجام داوە هەروەها بابەتە زانستیەکان بە کیمیا و فیزیا و ئەحیا لەگەڵەوە خواردنە کوردەوارەکانشمان بە خوێندکاران ئاشنا کردووە. ئەم فستیڤاڵەمان ئەنجام داوە لە قوتابخانەی شەهید ڕەنگین جگە لە بواری خوێندن و زانست ئەمانەوێت قوتابیەکانمان هان بدەیت بۆ بەرەو پێشچوونی قوتابخانەکەمان و بۆ ئەو بەهرەی کە لە دەستیانە هەیە چ لە ڕووی دەستڕەنگینیەوە بێت لە ڕووی شانەوە بێت لە ڕووی هەڵپەڕکێ و ئەو بەهرەی کە لە ناخیانەیە دەری بڕن. من وەکو خوێندکارێک بەشداری کرد لەم فستیڤاڵە وەکو دەبینەمانە کاری دەستی ئێمەیە و ئەمانە خۆم دروستیانم کردومی کاری دەستین و زۆر خۆشحاڵ بووم. ئەم فستیڤاڵانە پێویستە لە هەموو قوتابخانەکان ساڵانە ئەنجام بدرێ بۆ ئەوەی هەموو قوتابیەکان لە یادی نەکەن کورتوو و ڕەسەنی کورد بە شێوەیەکی جوان بمێنێتەوە. ئەمڕۆ ئەم قوتابخانەی شەهید ڕەنگین هەستە بە سازکردنی فستیڤاڵێکی کوردی ڕەسەنی بۆ قوتابخانەکەمان. ئەم فستیڤاڵە زۆر گرینگە ساڵانە هەموو قوتابخانە کوردیەکان بە تایبەتی لە کەرکووکی خۆشەویستە ئەم فستیڤاڵە بکرێتەوە و شتێکی کوردەواری پێشانی ملەتانی تر و کوردەکەی تری خۆمانش بین کە لەم جیلەدا تازە پێگەشتوونە. لە 2 ساڵی ڕابردوودا و بەهۆی بڵاوبوونەوە و مەترسی ڤایرۆسی کۆرۆنا چالاکی و فستیڤاڵەکان ئەنجام نەدەدران، بەڵام لە وەرزی بەهاری ئەم ساڵدا خوێندنگە کوردەکانی پارێزگای کەرکووک دووبارە فستیڤاڵەکانیان زیندوو کردوتەوە تاوەکو خوێندکاران بە مێژوو دابوونەریتی گەلەکەیان زیاتر ئاشنا بن و بەهرە و توانەکانیان دەربکەون. حەسیب حارس، کەناڵی کەرکووک.